ئێمە کە هاتوینەوە کاک محەممەد هاتووە سەردانی ئەم ناوچەیە کردا داواکاریەکانمان هەموو خزمەت گوزاریەکانە بە خاڵ دیاری ناکەین هەموو خزمەت گوزاریەکان ئیتر لە جعدە و بان و بیر و خەستەخانە و مەکتەب و هاوکاری ماڵە شەیدەکان و ئیتر ئەوانەی ئەوەی کە پێویستی و بە پەیوەندی بە خزمەت گوزاریەوە بێ خزمەتی ئەم خەڵکە بکە داواکاریەکان سەرجەم داواکاریەکان